بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵێەوەی بەڕێزداین لە بەرنامەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دێن لەگەڵ نووسەر و لێکۆڵەر و فەیلسوف و هەروەها ئەندامی پێشووی کۆمیتەی ناوەندی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران دکتۆر حوسێنی خەلەقی. کاک دکتۆر بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. سپاسی خۆت و هاوڕێیەکان. دکتۆر مەرحەلەیەکی گرنگ هەبوو لە ئێران، ویستمە و لەسەرەوەش هەندێک پرسیارت لێ بکەم. لە ساڵی 52-53 و کاتێک کە لە ئێرانە مصدق یەتە سەر حکم، ساڵی 32 ئێرانی هەبێتە 52-53 بەڵێ. ئەمە ئەکرێ بڵین وەکو شۆڕشێک وا بوو ئەو ڕیفۆرمانەی کە کردی بە قازانجی خەڵکی ئێران بوو، بۆچی دژی وەستانەوە و دواییش لایەن برد؟ لێرە دوو چ دەبێت لە بەرچاو بگری. یەکی ئەوە کە ئەو بیرۆکە کە مەرحوم دکتۆر موسەدیق هەیبوو و تا ئەندازەیە پێشکەوتوتر هەل و مەرجی ئەو کاتی ئێران بیری دەکردەوە و بیرێکی دێموکراتیانە بوو لە ڕاستیە لە مێشکی ئەوە دەیەویست حکوومەتێ دامەرزێنەیە تا ڕادەیەک بە پێ هەل و مەرجی ئەو کاچونکە ئەو زمانە زمانی ئاغایەتی و دەرەبەگایەتی بوو و پادشا قودرەتی زۆر بوو لەبەرەوە پادشا ستون فەقەراتی لەسەر سیستەمی دەرەبەگایەتی و خێڵەکی و ئەوانە بوو. دەیویست حکوومەتێکی دێموکراتیک پێک بێنێ ئەحزاب ئازاد بکە و نەوعی ئازادی بەیان و ڕۆژنامەگەری و ئەوانە و کردیشی تا ڕادەیەکی ئەو کاتە حیزبی تودێشی بەشدار کرد. ئەمە لایەکی لای دووەمی پێکێنانی سیستەمێکی ئاوا دێموکراتیک و ئازادی خوازانە تا ڕادەیەک بە پێ هەرومەرجی ئەو کات و بارودۆخی ئێرانی ئەو کات بە قازانجی سیستەمی پاشایەتی نەبوو لەبەرەوە پاشا نابێت دێموکرات بێ لەوێ لە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پاشا بێ خۆی قانون بێ قسەی ئەوەڵی ئەو بکات دەستی ماچکەن دەسەڵاتی هەبێ بێژێ بێژێ نە کەوا بوو ئەوەی کە موسەدیقی کرد لە ڕاستیە بە پێچەوانەی سیستەمی پاشایەتی بوو تا ڕادەی هەر بۆیە تحملی نەکرد شا تحملی ئەوەی نەکرد چونکە موسەدیق نەفتی میلی کرد. موسەدیق هەنگاوی هەم ئازادی بەیان و ئازادی قەڵەم و ئازادی ئەحزاب و هەم تا ڕادەیە وەسعی ژیانی خەڵک و ئەوانە و ئەوە بۆ شا گران تەواو بوو لە دوو بارەوە. یەکی ئەوە سیستمی شاهنشاهی ئەو سیستمی قبول دووەم ئەوە موسەدیقیش خەریک بوو بەناوبانگە بوو لە شا زیاتر لە ناو خەڵکە بەناوبانگە بوو لە هەردوو حاڵەتەکە دەبوو مخالەفەت بکە لەگەڵ موسەدیقە هەر بۆیە نەیتوانی بە پشتوپەنای میلەت بیکا چون میلەت لەگەڵ موسەدیق بوو. ئەو بە پشتوپەنای ئەمریکا کردی کودەتای کرد و حکوومەتە کرد. سۆڤێتەکان دەوریان هەبوو لەوەیە؟ نه سۆڤێتەکان حیزبی تودە هەبوون. حیزبی تودە هەرچێ سۆڤێتی بووتایە ئەویش ئەو بەڵێ لە بەیەک قوربان بەناوبانگ بوو ئەو کاتە یان واگەر لە مسکۆ باران بارێ ڕۆژی نیوەڕۆ هەتاو هەیە تودەیەکان چەترەکن نەبان سەری خۆیانەوە بۆ باران تەڕیان نەکە. یعنی ئەو نەموتیع و گوێ لە مستی ئەوێ بوون دەواقع حیزب نەبوو ڕێکخراوێکی حتا زۆر بەرفراوان زۆر ڕۆناکبیریشی تێدا بوو بەڵام ئەوەی ئەوانەیان وت کە دەنگیان نەکرد موسەدیق ڕۆخا ئەوانیش قرار بوو بڕیاریان وا بوو کە لە بەرامبەر لەشکری پادشاوە بۆ ئێستن بیان بەزێنن کودەتاکە خونساکەنەوە نەیان کرد. نەیان کردیان نەیانتوانی بیکەن هەردووچیان. بەڵێ ئەی دکتۆر لە کوردستانە هیچ پشتیوانی هەبوو تایبەتی کوردستان دوو حیزبی تێدا بوو حیزبی وحدەت بوو حیزبی میلی بوو ئەوەی لەگەڵ موسەدیق بوو ئەکسەریەتی خەڵکی هەژار و خەڵکی بازاڕی و خەڵکی دێهاتەکان بوو کە ئیسلاحات ئەرزی ئەوانە کرابوو زۆر خۆشحاڵ بوونەوەوانە. حیزبێکیش بوو حیزبی وحدەت بوو هین دەرەبەگەکانی ئایانەکانی سنە بوو ئەوانە بە داس و چەکش و بە
تێڵا و بە گۆپاڵ و بە کوتەکەەوە دەهاتن خەڵکە هەژارەکەیانەدا لە ناو شاراوەوانە و پارەیان زۆر بوو ئیمکاناتی زۆریان بوو خەڵکەکە هیچێکی شتێکی وای پێ نەبوو. بەس باسیێواکە لە منتقەی بۆکانوانە جۆرە شۆڕشێکی جوتیاری هەبووە. ئەخدا منتقەی بۆکانیش ئەو شۆڕشە جوتیاریە هەر بەهۆی دەرەبەگەکان و یارمەتی دەوڵەتەوە تووشی شکانات. بەڵێ ئەی هیچ بەڵگەیەکەیەکە ئەوی یاخود بەڵگە نایە گە بڵێن موسەدیق بە نیازی ئەوە بوو کە ئێران بەرەو کۆماری بەرێ شتی وا هەیە؟ نا شتێکی وا وەکو نووسین نییە وەکو بۆچوونیش لە وتارەکانیان هیچ دیار نییە. چونکە لەو کاتاکە و سیستمە دموکراتیکەی دامەزراند بوو وەختێ چاوی بە شاکە و دەستی ماچە کرد دەستی شای ماچە کرد دانەوی دەستی شای ماچە کرد نەک بەرەو کۆماریە و پێخۆش بوو شا حکوومەتی مەشروتە بکە شا هەر شابێ وەک ئەوەی سوێد مەسەلا دانیشێوە دەوڵەت یا حکوومەت با بڵێن هەیەتی وەزیران وڵاتەکە ئیدارە بکەن. حتا جارێک ئەوەی من بیستومە زۆریش بەناوبانگە قسەکە ئەڵێن وتیوێتی پارەم نییە پارەم حکوومەت پارە بدا من سەفەرەکەم وتیە 50,000 پێ دەین وتی آخر بەشم ناکاوتی ئەو ماڵی میلەتە لەوە زیاترە پێ نادێن کەفی خۆتە ئەڕۆی بڕووی ناڕووی کەفی خۆت. معلومە مخالەفەتیەکە معلومە ئەو دەسەڵاتی مطلقی گەرەکە دەسەڵاتی ڕەهای گەرەکە ئەی دەسەڵاتی ڕەها و بربەستبوونی ئەوە کە ئەو نەپارەت پێدەین ئەچی بچی ناچی کەیفی خۆتە ئەمە دووشتی جیاوازن. دکتۆر لە دوای ڕووخانی کۆماری کوردستانەوە جۆرە خامۆشیەک لە کوردستان بە تایبەتی دروست بوو لە مەسەیلی کوردایەتی و حیزبایەتی و ئەمانە لە کێیە دیسانەوە جارێکی تر مەسەلە سیاسیەکان و نەتەوەیەکان جارێکی تر هاتنەوە سەر سەحنەی بڵین حیزبی تو دەکردی؟ کاکسارمی سادق وەزیری کاندیدی مەهاباد بوو بربژێری مەهاباد بوو بۆ ئەوە بچێتە پارلەمان ئەوانیش بۆ خۆیان بربژێری خۆیان بوو دەسەڵاتی ئەوە ئەو چووە مەهاباد لەوێت تەبلیغات بکە بۆ ئەوەی دوای ساڵێ دوای کۆمار ئەڵێ من چوومە ئەوێ ئەگەڕام بە دوای ئەندامانی حیزبی دموکراتە ئەوەی پێشوو سێ چوار کەسێکم تەک تەک دانەدانە پەیدا کرد وەک غەنی بلۆریان و متەلێب و دوکتر شاکر دوکتر مەولەوی و وەک ئەو جەماعەتە ئەڵێ هەر کەسێکم پیا کرد بەوی دیکەی وت ئەوە جاسووسی ڕژیمە ئەوە خائێنە ئەوە فڵانە ئەوێ فرسەتم هێنا زۆر بە سەختی هەر هەموویانم کۆ کردەوە معلوم بوو کێشەکەیان لەسەر دەسەڵاتی حیزبیە نە لەسەر ئەوە هیچیان جاسووس نیت هەموویشیان پاکن. بەس ئەوانە ئەو کاتە ئەندامی حیزبی تو دەبوو نەو خەڵکانە نا ئەندامی دموکرات بوو دوای حیزبی توودە وەکو چەتر تا زمانێک کە ئینقلاب کرا دکتۆر قاسم لو هاتەوە یەکسرە لەژێر چەتی توودە هەڵیگر بۆیە حیزبی توودە لەگەڵ دکتۆر قاسم لو نێوانی ناخۆش بوو. دکتۆر ئەگەر باسی جەنابەت ماوەیەک مامۆستا بووی لە بۆچی لە تارانەوە گواستەوە بۆ تەبرێز لەوێ ئیشیان نەدایتێ یا هۆکارەکەی چی؟ نەخێرە من تاران هەتا دکتۆراکەم وەرگرت لە پەروەردە و فێرکردنا بووم مامۆستای دووە ناوەندی بووم لە تاران کە دکتۆراکەم تەواو کرد چوومە تەبرێز تاقیکاریەکەم کرد وەکو مامۆستا قبول بووم تەبرێز داوای لە وەزارەتی پەروەردەی ئێران کرد من وەکو مامۆستا نەقل بکەن لە وەزارەتخانەوە بۆ وەزارەتی علومی پێڵێنەوە خوێندنی باڵا ئەیتر منیان نەقل کرد چوم لە زانکۆی تەورێزەوە دەستم کرد بە مامۆستایی زانکۆ. یعنی لەوێ لەبەرەوە بوو کە بووی بە مامۆستای زانکۆ ئەوان نەقلمیان کرد. دیارە ئێمە باسی ئەو کاتەکەین بەڵام ساڵی 1960 یا ئەخیرەکان ئەو کاتانە ڕۆژنامەیەک لە کوردستان دەرچوو بە ناوی کوردستان وایە ئاگاتان لەو ڕۆژنامەیە هەبوو بڵاوە کرایەوە چێ بوو نەمانە ئەمە ڕۆژنامەیەک بوو دکتۆر سدیق مفتی زادە
مامی ئەحمەدی مفتیزادە سەردەبیری ئەوە بوو سەر نووسەری بوو مامۆستا بەدیع زەمانیش بەرپرسی ئەوە بوو ئەوە هاتووکیان خەڵکی سنە بوون ئەو ڕۆژنامە بەرهەمی خەباتی نەمر بارزانەی بوو کە ئەو کاتە شۆڕشی ئەیلولی دەست پێ کرد بوو ساواک داینابوو لەواقع بۆ ئەوەی بە کوردی ئێرانیش بڵێ ئەوە نییە ئێوەش ڕۆژنامەتان هەیە و بە ناوی کوردستان و بۆ ئەوە جم و جۆڵێک هەم دژی شۆڕشی 46 و 47 ئەو کاتی ئێران هی حیزبی دموکرات مەلا ئاوارە و معینیەکان و ئەوان دایان نابوو بەڵام ئەو فزاتە پیرۆزانەیش کاریان تیا کرد بەرحاڵ لەباری ئەدەبی و لەباری نووسینەوە. ئەی دوکتۆر باز لەواکەن کە ئەمە ساواک لە پشتیەوە بووە ساواک دروستی کردو ساوا خۆی دروستی کرد بەڵێ کەواتە ئەوانەی لەگەڵی بوون ساواکی بوو نا پێویست ناکە ساواکی بن باپیریشیان ساواکی نەبوو بەڵێ پێویستی ناکرد خۆ ساواکی بێرە بۆ لە ڕاستیا من لە دوایی ئەزانیم ساواک دایناوە ئەو کاتە نەمەزانیم بەڵێ ئەچوم جاروبارە دیدارمەکردن بەڵام کارم تیا ناکرد من خوێندکار بووم بەڵام ئەوانە کە کاریان تیا کرد هیچیان ساواکی نەبوو بڵاوەکرایەوە لە کوردستان بڵاو هاتە سنە جاروبارە چەند نوسخەی تێچووە بۆکان و سەقز و کرماشان کەمتر لە تارانە ناو کوردەکانە بڵاو بووەوە نزیکەی 1000 نوسخەیەکیان لێ بڵاو کردەوە مانگانە بەڵێ کاک سەلاحی موحتەدی دەوری هەبوو لە ڕۆژنامەیە وەکو خوێندکار لەوێ جاروبارە سەردانیە وێ کرد بەڵام هین نەبوو ینی نووسەر و شت نەبوو نەمبیستووە نەمبیستووە بەڵێ ئەی دوکتۆر ئەگەر باسی دەوری ڕادیۆکان بکەین ڕادیۆکانی کە لە کوردستانە هەبوون ئەو کاتە ڕادیۆی تاران هەبوو کرماشان هەبوو ئەمانە دەوریان چی بوو لە ناو کووردا ینی بە تایبەتی لە ساڵانی دواترە گوێگرێکی زۆریشیان هەبوو لە پارچەکانی تری کوردستانیش بە تایبەتی لە باشوور ئەزانی ئەو ڕادیۆیانە کە لە کوردستان دروست کرابوو لە ڕۆژهەڵاتی کوردستانە لە ڕاستیا ئەویش هەر سیاست دروستی کردو نەک لەبەر ئەوە با بڵێن ئیمتیازێ بدەن بە کورد کە تۆ ڕادیۆت هەیە بە زبانی خۆتێکی بۆ ڕازیکردنی خەڵکەکە زیاتر گۆرانیەکانیان گوێ لێیە گرت بەرنامەیەک نەخشەیەک پلانێکی سیاسی لە ڕادیۆکانە ببژین خەڵک فێری ئازادی و دموکراسی و زانست و عەقلیەت و شعور بکەن شتێکی بەرنامەیەکی ئاوا نەبوو زیاتر داستان و فکر و ڕۆژنامە گۆرانی وتن و خەڵکەکە هەر ئەوەیانەوە بەس لە هین لە دەورێکی ڕەوشەنگەری نەبوو لەلایەنی زمانیەوە ینی وەکو زمانی فقط زبانەکە تاسیری هەبوو تا ڕادێ بە تایبەتی گۆرانیەکانی حەسەن زیرەک و ئەوانە لەباری زبانی کوردیەوە بە تایبەت بۆ ناوچەی سنە و کرماشان تاسیری زۆری بوو تۆ بۆ خۆت حەسەن زیرەکە نەبینیوە زۆر ڕەفیق بووین بەیەکەوە زۆر ڕەفیق بوو زۆر دۆست بووین بەیەکەوە چۆن هەموو ئەسراری خۆی بە منەوت ئەسراری هەبوو یەکێ لەو ئەسرارانە وەڵا ناکرێت بۆچی ئەیتر چوزانم هەندێ مشکلاتە زۆر شتی ناڕەحەتیەکانی خۆی ئەگریا بەلام و ناڕەحەتی فقط شتێکی یەکگێڕمەوە ڕۆژێکی ژن و مناڵەکەی میوانی من بوون منی چوومە مەدانی ئەرکی پێژن دە ڕادیۆ بوو لەکوێ لە تاران لە تاران ئەو قوتابخانەکەی من نزیک بوو چوم کە بیبەمەوە بۆ ماڵ لە شەقامێکا باب هومایونی پێژن شەو بوو چرا ڕۆشن بوو ژنێ مینی ژووپی بوو تایرێ ڕوود بوو سوور و سپی و جوان حەسەن وتی کاکە حوسێن وتم بەڵێ وتی ئەتماشای ئەو کچە جوانە بکەوەوانە وتم حەسەن گوڵاڵە سوورە دەشتان دابگرێت تماشاکردن هیچ کەلێ ناکرێت چی دووبارە پێم گوتەوە کوتی ئەو بەخوا بینوسە بۆم خوێندەواری نەبوو دەفتەرێکی پێ بووەوە قەڵەمێک و بۆم نووسیەوە و تێکەمە گۆرانی ئەیتر زۆر ڕەفیق لە تارانە لە کرماشانە
چەند دۆستێ چوبین بۆ ماڵیان تاوڵەمانە کرد بەیەکە وتی ئەگەر بیبیتەوە چەت دەبێ وتم گۆرانیکم بۆ بڵێ گۆرانی هەڵپەرکێ وتی باشە وتی ئەی من بی بەمە وتم کراسێکە بۆ کڕم دۆڕا پەلاماری دایرەکەی دا لە سلێمان کەندی بەری بەکسادە ئەو گۆرانیە و تو ئێمەش دەستمان گر بە هەڵپەرکێ کرد. ئەی لەلایەنی سیاسیەوە فکری سیاسی هەبوو حەسەن زیرەک؟ نا هیچ بیر و باوەڕێکی سیاسی هەبوو؟ حەسەن زیرەک هونەرمەندێکی نەتەوەیی بوو بەڵێ بەڵام وەکو با بڵێن خاوەنی بیرۆکەیەکی سیاسی یا فەلسەفی بێ نا. دکتۆر شتێکەیە هەر مادام باسی حەسەن زیرەکەکەین ئەو گۆرانەی کە بەسەر شایەوە توێتی و نەورۆزی تۆزێک یەک دوو ئەمە کێ پێی کرد؟ خۆی کردیە پێیان هی خۆیە خۆی کردوێتی کەس نهاتوە پێی بڵێ وا بڵێوەمان بە قەنەعەتەوە توێتی چۆن؟ دەبەرەوە تەواوی ئەو وشانەی کە گۆرانیەکانە باسیەکە هەموو داهێنانی خۆیەتی فولکلۆریکە و نانە منە وشانەی کە لەسەر شاوە توێتی شا نەورۆزاڵێ خۆیەتی هی خۆیەتی هەمووی هی خۆیە داهێنانێکی سەیری بوو دانیشتایە باشە بەڵام بۆچی بەسەر شایە گۆرانی وت بەتە بەسەر وازان بارزانی شاوتوێتی بەڵام بۆ بەسەر شایە ئەزانی مەسەلە هەژاری بوو مەسەلە پارە بوو مەسەلە چی بوو؟ ڕخنەیان لە مامۆسا هەژار گرتووە گوتیانە تۆ جاری وایە غیبەتی کەسێکە کردووە جارێکی لە فلان شۆنە باسی چاکەیەت کردووە مامۆسا هەژار وتێتی ئەو کاتەکە من باسی چاکەم کردە بۆ کورد باش بووە ئەو کاتەکە غیبەتیم کردووە بۆ کورد خراپ بووە. یعنی هونەرمەند نووسەر زانا بەداخەوە لە فەرهەنگی ئێمە زۆریان بە پێ هەلومەرج هەڵوێست ئەگۆڕن مەسەلا هیوا هەیە سەر بەخۆیە قسەی خۆیە کاکاری بەسەر کەسەو نییە بەڵام لە زۆربەی ئەوانە ئەو وەختە کە دەسەڵاتی شازاڵ بووە و یا مەسەرەن بە مەلێکی عێراقا و توێتی لێدەن لە تەپڵی شادمانی ئەوە ئیزدیواجی کرد مەلێک فەیسەڵی سانی ئەو وەختە لە بەغا بووە و لە ڕادیۆ بەغا گۆرانی وتووە بە مناسەبەت ئەوەیشی وتووە. ئەی دکتۆر ئەگەر شتێکی نهێنی کە تا ئێستا باسم نەکرد بێ لەو هەموو نهێنیانە حەزەکەم بۆ مێژوو شتێک باسکەین بۆ حەسەن وەڵات شتی زۆری هەیە لەبارەی منەوە گلەی لە شێخەکانی زەمبیلە کرد کە زۆر ستەمیان لێ کردوم زۆر ناحەقیان پێ کردوم و ئەوانە ئەگریا بەلای منەوە ناڕەحەت بوو 40 ڕۆژ عەزابیان داوام خۆم و ژن و مناڵەکەمیان ئەسیر کردیە و لەسەر گۆرانیەکانی یا لەسەر چی؟ نا ئەوە چووە بۆ دیداری بنەماڵەی زەمبیلیەکان شێخەکانی زەمبیل وەختە قەرار بووە شەوێ 2 شەو بمێنێتەوە بەڵام نیان هێشتێ بڕۆێتەوە 40 شەو ڕایان کرد ئەیتر ئەو لەوە قەڵس بوو لەوە ناڕەحەت بوو لەوە ئەگریا ناڕەحەت بوو دەیگوت من بێ باو باپیرم مریدی ئەوانە بووە چووم بە هیوایەکەوە چووم و بەڵام ئاوایان لێ کردوم ئەوە عەزابیان داوم. دکتۆر لەسەر مردنەکەی ئەوەی کە گوایە کوشتویانە و دەستی ساواکی هەیە و دەستی ئەمانە هیچکام لەوە نەخۆش بوو نەخۆش بوو؟ نەخۆش بوو. بەڵێ باسی ڕادیۆمان کرد حەزم کرد باسی شکڕڵای بابانکەین. باسی شکڵای بابان بەڵێ شکڕڵای بابان تۆ ئەڵەی کە زۆربەی ئەم ڕادیۆشتانە لە ژێر کاریگەری یاخود بە چاودێری ساواگاگای لێیان بووە شکڕڵای بابان پەیوەندی چۆن بووە؟ شکڵای بابان من کاتێ لەگەڵی ئاشنا بووم لە شارێ بەناو شاری ڕێ لە شارەوانیا کاریە کرد لە ڕادیۆی تارانیشە شێعریە خوێندەوە و وتەبێژ بوو ئەوانە و بەشی بەرنامەی ئیجرا کردووەوانە دۆستی مامێ من مامم دەبیر بوو مامۆستا بوو دۆستی بوو دۆستێکی زۆر سەمیمی ئاخر لە ئێمە گەورەتر بوو چکێ شکڵای بابان بەڵام ئەوەی کە من خوێندومەتەوە لە شکڵای بابان شتێکی وام نەبیستووە کە پەیوەندیەکی ئاوا خراپی هەبوو بێ و ئەوانە
چونکە خزمەتێکی زۆری بە ئەدەبیاتی کوردی کردووە زۆر بێ ئەندازە هەم دەنگی خۆش بوو هەم خزمەتی ئەکرد و ئەوانە و ئەتانم بڵێم شکڵای بابان جوانێکی خۆشتیپ و خۆش دیمەن و ژیانێکی خۆشی بەڕێوە بردووە زۆر خۆش بوو لە ژیانە ینی ئینسانێک بوو کەڵکی لە کاتەکانی ژیانی خۆی وەرەکرد کەمتر بە دوای ئەو مەسائلە بوو زیاتر بە دوای ژیانی خۆیەوە بووە ئەی لەسەر کاک مەزەری خالەقی چیاڵێ وەڵا کاک مەزهەر یان ئێمە باسی مێژووەکەین و تۆش کەسێکی کە ئاگاداریت و ناسراوی ئەمانێت و ئاگاداری زۆر سڕ و شتی ساواکی شەی بە تایبەتی ئەوانەی کە دوایی باشە تۆ بۆ گیرت داوە لەوە کە لێفە لەسەر هەتی و هەڵبگرین وەڵی جا هەرە بێ ڕۆژێ هەتی و بەڕووتی لەوێ خەوتووە چ لێداوە با لێفەکە لەسەری بێتەوە خالقی دوو هێنیە بوو دوو دەورە ژیانی هەبوو دەورەیە کە مامۆستا بوو دەورەیە کە بانیەکەن بۆ بەغدا لەوێ دانیشتوانی دەوروبەری سەفارەت و فارسەکان کە لەوێ ئێرانیەکان با بڵێن لە بەغدا قوتابخانەیەکیان بوو کاک مەزهەر بانگەکەن لەوێ مامۆستا بێ دەرسەڵێتەوە لەوێ ئیتر ئەو دەورەیە کە لە لێرە بووە لە ناو ئێرانە بووە دەورەیەکە دەورەکەی کە لەوێ بووە هەر لەوێ شەو لەگەڵ خوا لێ خۆش بوو ئیبراهیم ئەحمەد پەیوەندی ئەگرێت و ئەو هاوسەرگیریە هەر لەوێ وایکە ئیتر وا بەناوبانگ بوو کە نەک بڵێ بەڵگەیەکی 100% بەڵام بەناوبانگ و کەسێ ئەگەر لەگەڵ حکوومەتانە بێ نانێرن بۆ بەغا بۆ مامۆستایی شتەکە ئاوا تعبیرە کرا کەواتە بەڵگە نییە نێمار قسێ هەرەگەر وایە وەڵا بەڵگە بەمانا چی بەڵام بەمانا مەسەل بەردێ لەسەری نووسرا بێ نەقش کرا بێ نە بەڵام ئیتر بەڵگەی نووسراوای هەیە بەڵگەی فیلم هەیە بەڵگەی ئەوە زبانی هەیە باشە تەواوی ئەدیانی دنیا بە نەقڵ خوا فەرمووی پێغەمبەر فەرمووی مەحموود فەرمووی ئەبوو بەکر فەرمووی عومەر فەرمووی عیسا وتی بێچکە بەڵگەی زبانی و نەقلی شتێتر هەیە هیچی تر نییە نەقلیاتە ئەوە نەقلیاتیش ناتوانێت بەڵگە نەبێ بەس دکتۆر ئێمە لە باشوور زۆر جاڕەڵێن خەڵک باسی بووە و هەندێکڵێن کەس بە زۆر نەکراوە باسی کابرا خۆی حەزی لێ بووە بۆیە بۆ بە باسی بەڵام بە دیوەکەی تریە ساواک مەسەلەن شەرتی دانا لەسەر خەڵک ئەگەر ئەمە نەکەی مەسەلەن دانامەزرەی ناچیتە کۆلێژێکە حەزت لێ بێ ینی بە زۆر خەڵکیان نەکرد بە ساواکی بە زۆر خەڵکیان ناکردە ساواکی پیشنیاریان پێ کرد وعد و وعیدیان پێدا بەڵام بە زۆر نا یەکێ لەوانە من بۆ خۆم چەندین جار پیشنیاریان پێ کردوم کاریان لەگەڵکەم 2 جار 3 جار نەم کردووە چاکە کردووە دکتۆر کەواتە پشوویەگەین و دوای درێژە بە قسەکانمانێ دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ کاک دکتۆر حوسێنی خەلەقی کاک دکتۆر مادام هەر باسی ئەم بەزم و ڕەزمی ساوا کۆماناکەین حەزەکەم هەندێک شت هەیە تۆ ڕەنگە لە نزیکەوە ئاگاداربی بە تایبەتی لە کاتی ڕووخانی شایە هەندێک دکۆمنت و شت کەوتۆتە دەستی تۆ حەزەکەم باسی ئەو دکۆمنتانم بۆ بکەیت کێی تایە چۆنت بیستووە چۆن بڵاوت کردوتەوە هەیە شت هەیە کە لای خۆت پاراستی بێت و بڵاو نەکرد بێتەوە ئەوە لە کاتێ شار ڕۆخا لە زانکۆکانە لە ئیدارەکانە شتێک پێکات بە ناوی کمیتەی تەسکیە کمیتەی پاکسازی چاکسازی خاوێن سازی شتێکی ئەوە ئەمن لە زانکۆی ئەدەبیاتی تەورێزە من نوێنەر بووم نوێنەری زانکۆ بووم و تەواوی بەڵگەنامەوە ئەو دۆکۆمنتانەیە کە جنابەت وەک ماتریاڵ مەلموس پێ باسیەکەی نە نەقلیات بەڵکو
دۆکۆمنتی با بڵێن مادی هەموو ئەوانە کەوتە ژێری اختیاری ئێمە و دیارە ناهین سنە هی ورمێ و هی تەورێز و ئەوانە تر لە ورمێ و تەورێزە و ورمێ تر بۆکان و سەقز و بەشێکی زۆری کوردستان بەشی ورمی ئەوانە کەوتە ژێر اختیاری ئێمە تقریبا 17 لاپەڕ لەسەر سەلاحی مۆحتەدی کەوتە دەسمان دووسێ نامەی مەرحوم مامۆستا شێعزەدینیش بوو کە پشتیبانی لە سەلاحەکە مامۆستا شێعزەدین ماوەی مامۆستای بنەماڵەی مۆحتەدیەکان بووە دڵخانی زادە و مۆحتەدیەکان بووە خۆی بە قەرزاریان نەزانی باشە ینی چی نووسراوە لەو بەڵگانەیە چییە کاک سەلاح چی وتوە سەلاح یەکێ لە نامەکانی فقط باسەکەم ئەویش ئەوەیە نامەیە کە نووسێ لە سەرهەنگ سەیادیان ڕئیسی ساواکی ورمێ کە مەکینەی جوجەڵە سازیان پێ بدەن ئەوانیش موافقەت ناکەن چونکە ئەبێ ئەوان موافقەتکەنە و کارخانە و کارگا و شتیوە بۆ بەرهەمهێنانی کشت و کاڵ و جوجەڵە و نازانم ئەوەی کە لە باشوور پێمە پێڵێن دەواجن بەڵێ ئەوە عەرەبیە دەواجن باشە ئەوە پێ نادەن دەبەرەوە ساواک موافقەت ناکە ئەویش نامەیە لە سەیادیانە نووسێ دەنووسێت تۆ چۆن موافقەت ناکەی شتی ئاوا بە من بدەن من و بنەماڵەکەم لە کاتی غایلەی قازی محەممەدا پشتیوامانە لە حکوومەتی شاهنشایی کرد و دژی قازی محەممەد ڕاوەستاین ئەو هەموو خزمەتەمان کردێ ئێستا تۆ مەکینەیەکی جوجەسازی بە من نادەین ئەوە لای من مابوو ئیسەیش بەڵگەکانی بەشێکی داومە بە برادەرێک بەس دکتۆر چێڵێەوە عریزەیەک نییە توێتی بۆ عریزەیەکی دابێت بۆ ئەوەی ئیشەکەی بۆ بکەن ئەی وەختی ئەڵێ من لە غایلەی ئێمە بنەماڵە لە حاڵەکە بابی وانە بوو بابی پیاوێکی گەورە بوو پیاوێکی زانا بوو پیاوێکی کورد بوو دڵسۆز بوو وەزیر مشاوێری پێشەوا بوو وەختێ ئۆتۆنۆمیەکەی 11 ئازاریان ڕاگەیان 27 ڕەمەزان بوو من چوون بۆ لای مامۆستا بوو لە زانکۆی تارانە چۆن بۆ ماڵەکەیان ڕۆژی جەژن وتم قوربان مانگە دیوە وتی من 27 مانگی کوردم دیە هەڵاتۆ ڕۆژەکەم شکان ئەوەی پیاوێکی گەورە بوو هەمیشە دەرگای ماڵی ئاوەڵا بوو ئەوانە بەڵام سەلاحکە ئەنووسی ئێمە بەشدار بووین لە تێکدانی غایلەی قازی محەممەدا و پشتیمانیمان لە ڕژیمی شا کرد ئەمە عەرێزەی پێ ناڵێن ئەمە عەرزی پێڵێن نە عەرێزە چیترت هەر ینی هەر ئەوەت بڵاو کردەوە یا زۆری زۆر لە شتەکانی بەڵێ 16 لاپە تقریبا 7 یا 8 لاپەڕ بووی سێ لە باش لە بیرم نەما بە خەتی خۆی نووسیوێتی بە خەتی خۆی نووسی بەڵێ ئەی مامۆستا چۆن دیفاعی لێ کردووە شێعیزەدین شێعیزەدینیش هەر بۆ سەرۆکی ساوا مامۆستا شتێکی نووسی بۆ پیاوی چاکن و خزمەتکار بۆ چی نووسیوە بۆ ساواک بۆ ساواک یعنی مامۆستا نەک خۆی ساواکی بێ مەبەستمەوە نیە وەکو مامۆستایەکی ئاینی ئیمام جومعەی مەهاباد بەڵێ پێخۆش بووە پاداشی ئەو خزمەتانەی کە ئەو بنەماڵە کردیانە پاداشیان باتەوە لە حاڵێکە ئەم خزمەتی زۆرتر بۆوان کردووە ئەوەی مامۆستا لە واقع داوایەکی ڕۆحانی بوو بۆەوە ئەو خزمەتە بکەن بە سەلاح بەڵێ کەواتە ساواکیەکانی هەندێک جار گوێیان گرتووە لە چوزانم ئایەتوڵا کوردەکان و مەلاکان و ئەمانەیە هەر بەخێر حاڵە زۆر کەس هەبوون لە کوردستانی ئێمە لە مەلاوە لە ئاغا و لە کارمەندی ئیداریەوە لە مامۆستاوە و حتا لە دوکاندارەوە لەوانە لەگەڵ ساواک بوون دوایش دەرکەوت و معلوم بوو ئەی دوکتۆر تۆ بۆ خۆت ئەم قسانە هیچ وەختێک ئێوە زۆر جار ڕەنگە کاک سەلاحتان بینی بێ قەت باست کردووە لەگەڵی یعنی وەڵامی چی بووە ئەمە مامۆستا مەلا ڕەحیمی عەباسی
بەڵێ کۆچی دوایی کردبوو لێرە مەلا حەسەنی ڕستگار و ئەوە مەلا ڕسوولی پێشنەما سەرخۆشییان بۆ دانابوو بەڵێ کۆمەڵێک خەڵک دانیشت بووین ئێمە بەیەکەوە ئەبوو تارا بوو جەماعەتێکی زۆر بوون لە کوردەکانی ئێرە بەڵێ باسی ئەشکەنجەی خۆیە کرد سەلاح ئەیگوی ئەشکەنجیان داوم و بە تێل دڕۆلیان داوم و خوێن لەژێر پێم دەراتەوە ئەمانە منیشتم کاکە تۆ خۆت لەگەڵیان بووی بۆ خۆتەدا بە لێدانیش هەردەی خۆتت نەدایە بە لێدان یەک دەفعە دەستی کرد بە لەرزین و خۆی خست بێهۆش کەوت و پێم کاک سێ حەسەن هاشمی پێوتم کاکە کابرات کوشتەوە تۆ بۆ دوادی بەڵێ لەوەلا هەڵیانسان بڕێ ئاویان لێ پیشان و ئەوانە بەڵام بەداخەوە کورد ئارشیوی نییە کورد چت فەرامۆشەکە کورد من سەلاح وەکو ڕەفیقیش ڕەفیقم بووە بەڵام بەڕاستی لە ژیانیا دەورێکی مخەڕێبی هەبوو دەورێکی چاکی نەبوو هەم لە بین کۆمەڵە و دموکراتە هەم لە باسی کۆمەڵایەتیە دەرەبەگێکی بە تەواو مەعنا و خۆپەسەند و یعنی لە دوای بڵێن هاتنە سەر کاری کۆماری ئیسلامی و شۆڕش و ئەمانە لە دوای ئەویش لەگەڵ کۆمەڵە کە عەبدوڵای مۆحتەدی لەگەڵ براکەی بەڵێ کە سکرتێری کۆمەڵە بوو زۆربەی زۆر ئەو خەتی پێدا کە چ بکە و چ نەکا و چۆن هەڵس و کەوت بکە. بەڵێ دکتۆر پێم خۆشە لەسەر کەسایەتیەکی تر قسە بکەین کە زۆری قسە لەسەرەکە لە مێژووە کاک ئەحمەدی موفتیزادە. بەڵێ ئەم پیاوە ینی بڵێن لایەنگران و ئەوانەی کە دژنی بوون بە دوو بەش بەشێکیان زۆر زۆریان خۆشەوێت و بە پیاوێکی نیشتیمان پەروەر و ئەوەیەزانن بەشێکی تریان یعنی ئەی خەنە قاڵبێکی ترەوە و کە دژی کورد بۆ ئەمانە تۆ بۆ خۆ سەردەمانێک لە نزیکەوە ناسیوتە لەگەڵی کارت کردووە چۆن باسی مێژووی ئەم پیاوە بکرێت؟ زانی بنەماڵی مفتی لە سنە پێگەیەکی کۆمەڵایەتی بەرزیان هەبوو خەڵک ڕێزی لێگرتن بە تایبەتی خودی کاک ئەحمەد خۆشەویست بووە هەم لە ناو ڕەوشەن فکرەکانە هەم لە ناو مەزهەبیەکانە بۆ خۆی چی ئینسانێکی بە ئەخلاق بوو کورد بوو نیشتمان پەروەر بوو زیندانیشی کێشا لەسەر کوردایەتی و لە زمانی شایە لە زمانی شا کاتێک کە ئینقلاب کرا حکوومەت ئەگەڕا لە کوردستان بە تایبەتی لە سنە نوتفەیەکی مەزهەبی پەیدا بکە چونکە یا چەپی چەپ بوو کۆمەڵە و چریک فەدایی یا دموکرات بوو نقطەیەکی مەزهەبی با بڵێن خاڵێکی دینی مەزهەبی کە بۆشاییەکە بوو بەرنامەی مەزهەبی هەبێ نەیبوو ئەوان گەڕان موفتیزادەیان پێ کرد موفتیزادە هەیبوو باسی مەدرسەی قورئانی دانا و قانون ئەساسی وایە و قورئان وایە و فلان وایە و هێندی حرەکەتیشی کرد لەو کاتە لە ناو شاری سنە ممکنە قەستیشی خراپ نەبوو بەرە بە زیانی دۆزی کورد تەواو بوو یەکەم ئەوە کاتێ بۆشایی دەسەڵات نەما کابرای بوو بە ناو ئاخوند سەفتەری لە کاتی خۆیان دوور خراپبووەوە بۆ سنە ئەوە کەوتە ناو شۆڕشەکە و لەگەڵ کاک ئەحمەد هاوکاری کرد و لەگەڵ جەماعەتی خەڵکی سنە هاوکاری کرد و دوای کە ڕژیم ڕۆخا ئەو چووە سەربازخانە بوو بە بەرپرسی سەربازخانەی سنە بەڵام کاک ئەحمەد بوو بە بەرپرسی محافزی سنە هیچ دەسەڵاتی نەبوو نە پارەیەک و نە چەکێک و نە هیچێک و کاتێک کە داوای چەکی لێکرد بۆ پارێزگاری لە ئەموالی خەڵکو و شار ئەوەی پۆلیسی تیان نەما بوو دیفاع لە دوکان و بازار و ئەوە بکە چەکیشی پێنادا کێشەیە ساز بوو لە بینیانە کێشەکە بووە هۆیەوە جەماعەتێ چون وتی چەکتان پێنادەن تا ماڵەکەتان چون بۆ بەر مەقەڕێکی کابرایەکی کرماشانی بوو کوردێکی بەناو شاتر مەمەد لەوێ دەور مەقەڕەکەیان کرد و سەفتەری لەوێ بوو کە داوا بکەن لە سەفتەری چەک بدا بە جەماعەتی موفتیزادە پارێزگاری لە دوکان و بازاری خەڵک بکەن و لە وەختا ئەوان تەقیان کرد جوانێ شەهید بوو
کە جوانەکە شەهید بوو تەقا گەرم بوو شاتر مەمەد کوژرا کوڕەکەی کوژرا سەفدەری لە سەربانەکەەوە هێلیکۆپتەر بردیەوە بۆ سەربازخانەکە مەسەرەن ئەو هەڵوێستانەی من ناڵێن بە قەست ئەی کرد هەڵوێستێکی ئینسانی بوو بەڵام دوژمنەکەی خۆی ناناسان لەباتیەوە بڕێت سەربازخانەت بخاتە ژێر دەسەڵاتی خۆی محافزی خستە ژێر دەسەڵاتی خۆی داوای پارە لە کابراایکی ئاخوونە کرد لە شارێکی وەکو سنا 5 میلیۆن خەڵکی کوردی تیا بوو شارێکی کوردستانی بوو پڕ بوو لە ئەفسەر و سەرباز و خاوەن پلە و دەرەجەداری کورد لەناو ئاوا لەسەر دەست ڕایانەگرت نەچوایە نەچووە ئەوێ ئەوە یەکێ یەکەم ئەوان گەڕان لە شەڕی نەورۆزی ئەوە نەورۆزی خوێناویە لەلایەن ئێرانەوە تاڵەغانی و بەهاشتی و ڕەفسەنجانی و بەنی سەدر و سەدری حاجی جەوادی وەزیری ناوخۆ بوو ئەوانە هاتن بۆ ئەو شەڕە کۆتایی پێبێنن چونکە خەڵکەکە هجومیان بردو بۆ پادگان و بۆ سەربازخانە و ئەوانە و خەڵکێک کوژرا بوو هێندێک چەک و چۆڵیشیان وە دەستێنا بوو خەڵک ئەوانە بۆ بیرخستنەوە کۆمەڵە و دیموکرات خۆیان ئیعلان کرده بوو یعنی پێشمەرگە هەبوو ئەو کاتە کەم زۆر کەم ئەوە لەباری کۆمەڵایەتیەوە شەید سدیقی کەمانگەر جەماعەتێک کۆمەڵی گرت ڕادیۆیان خستە دەسەڵاتی خۆیانەوە معسکەرەکە با بڵین سەربازخانەکە لە شاریەدا لە خەڵکیەدا بە خۆمپارە و بە تۆپ و ئەوانە شەید سدیق داوای لێکردن لە ڕادیۆوە داوای لێکردن سەرۆکی سەربازخانەیش سەرگوردێ بوو کورد بوو پێم وایە سەفەری ناوی بوو ئەگەر هەڵام نەکرد بێ ئەویشیان دەستگیر کردو هەر لە ڕادیۆ بوو پەیامیدا کە تەقە مەکەن لە ناو شار مەکەن لە معسکەرە و تەقا کرا لە سەربازخانەیش سنەوە بۆ ناو شار ئیتر وەختی هەر تەقەکەیان ئیدامەدا و هەر لیاندا هەر خۆمپارەیان خست و خەڵکیان کوشت و ماڵی خەڵکیان وێران کرد کاک سدیق وتی بە خەڵکەکەوتی سەنگەر بکردن دیفاع لە خۆتان بکەن قبوڵی مەکەن پەیامیدا دوو پەیامیدا ئەمە گوزەرا لە عینەوە هاتن لە ئێرانە و لە تارانەوە ئەو جەماعەتە شۆرای ئینقلاب هەموو ئەوانە ئەندامی شۆرای ئینقلاب بوون بێجر سەدر حاجی جەوادی هاتن ئێمەش مەسا شیعزەدین و من و لە مەهابادە و من لە تەورێزە و چوینەوە لە ماڵێکا داداش پوری پێشن دەوێت کۆبووینەوە دوکتۆر شاکری بوو من بووم سارم خان سادق وەزیری بوو ئەرزی حزۆرەکەم سدیق کەمانگەر بوو ئەو جەماعەتە بێهروز سولەیمانی بوو بەرپرسی چریکەکە دکتۆر ئێوە چی هەر خۆتان خۆمان خۆتان چون کەس هەڵی پێی نەوتبوون خۆمان کۆبووینەوە بۆ ئەوە قسەیەکی یەک کاسەکەین کەسێکی وتەبێژمان هەبێ و قسەکان نەگۆڕین داوخوازەکان کە چییە بیدەین مامۆستا شیعزەدین من ئەوانە گولەیش وەکو باران دەبارەی بەسەر خەڵکە زۆر سامناک بوو حتا من بە کۆڵانە بە دیوار خۆم گەیانە کۆبوونەوەکە مفتی زادەیش لەوێ بوو بڕیارەکەمان ئاوا بوو کە داوای چیتان نەکردەوە سارمەدین سادق وەزیری وتەبێژ مامۆستا شیعزەدین سەرۆکی کۆڕەکەی ئێمە باقی ئێمەش لەگەڵی بڕین ئێمە قسە نەکەین مەگەر زەرورەتێ مەگەر شتێکی پێویست ئەوان لە بیریان پێ ئێمە وەک یاداوەری و ئەوانە پیان بڵێ ئەوەمان پێکێنا پرۆتۆکۆلێکمان نووسی بەڵام قرار بوو بەیانی بەیەکەوە ئەو هەیئەتە کە هاتوون لە کرماشانەوە هاتوون شەوێ لە کرماشان ڕایان گرت و تەیارە ئەگەڕیا بەسەر شارە دەنگی تەیارە شوشەی ماڵەکانی هەموو ورد و هاش کردو بەیەکە قرار بوو ئەوانە پێن ئاوێ بەسەر ئاورەکە بکەنەوە لە کرماشان شەوێ زیاتر ڕایان گرتوون هاتنە زانکۆی ڕازی لە سنە زانکۆی کوردستان ئێمەش قەرارمان وا بوو بەیەکەوە هەموو جەماعەتەکە بچین لەگەڵ یان دانیشین مفتی زادە ئیمزای نەکرد
منو كسلاحي مهتدي أو بحكمي أو براي خيزاني بو منيش بحكمي أو دوستي كوني بوم بيكو چوين لحوشا گیرمان هێنا ئیمزامان پێکرد بەیانی ئێمە چوینە شۆنەکە بۆ دانیشتن لەگەڵ کۆڕی هەیئەت وەزیران و ئەو جەماعەتە وەزیری کێشوەر لەوێ بوو ئەوانە دانیشتنێک پێشەکیمان کرد کاک ئەحمەد نەهات ماوسە شێعزەدین و جەماعەت بە من وتیان بڕۆ بزانە کاک ئەحمەد لەکوێیە بڕۆ بە تاڵەغانی و ڕەفسەنجانی و جەماعەتەکە کۆڕەکە پێشە کە ئەوە هەیئەت نمایەندەگی نوێنەرایەتی کورد ئامادەن قسەتان لەگەڵکەن لەکوێ بێن قسە بکەن وەختێ من چووم بەهشتی قسەی بۆ جەماعەتێکە کردە 20 نەفەرێ تماشام کرد کاک ئەحمەدی موفتیزادە لەگەڵ تاڵەغانیە یەکێ لە ئەندامانی شۆرای ئینقیلاب دانیشتووە بە یەکەوە چفاکەن قساکەن منی چوم سڵاوێکم کرد بە تاڵەغانیان و پدەر یعنی بابا وتم پدەر بەخێر بی بۆ ئێرە و با ئەحمەد موفتیزادە وتم باشە تۆ قەرار بووە لەگەڵ ئێمە بی لێرە چیەکەی بۆ هاتوێر بە کوردی وتم پێ بۆ ئەوە حاڵی نەبێ بڕێ تووڕێ بە تووڕێیشەوە دووسێ قسەم پێوە دووسێ لە تاوم پیادا لەوەلا بە بەهشتی وتم ئاغا هەیئەت نمایەندەگی کورد ئامادەن لەو ساڵۆنەن لە ساڵۆنی پیانەوت ساڵۆنی ژنان یەکێتی ژنان ئەوە ئامادەن لەگەڵ ئێوە قسەکەن لەکوێ قسە بکەن وتیەوە نیە ئێمە قساکەین تون قسە لەگەڵ کیاکە نوێنەرایەتی کورد هانە دەرەوە ئیسە دووسێ ئۆستادی کوردیشمان لەگەڵ هاتوون ئەوان خۆیان خەبەریان بە مندا کە زووتر بگەین مەسەلەکە خەریکە بەلایە تراچی بەڵێ بە هەرحاڵێ کۆبوونەوەکەمان تەرتیبدا درێژە باسەکە بۆ ئەو وەختەکە زۆر نەگرین کۆبوونەوەکەمان تەرتیبدا کاک سارمەدینی سادق وەزیری داوخوازەکانی گەری کوردی باس کرد لە 10 مادەدا نووسرا بوو بەگشتی چی بوون بەگشتی چی بوو بەگشتی خوێندنی کوردی بە زمانی کوردی لە ناوچە کوردنشینەکانە ئیدارەی با بڵێن سنوور و ناوشارەکان بەدەست پۆلیسی کوردەوە بێ ئەو وەختە ئیدارەی حکوومەتێکی پارلەمانێکی مەحەلی دروست بکرێکە لەو پارلەمانە بە هەڵبژاردن بڕیار بدرێەوە بەشداریش لە پارلەمانی گشتیا هەبێ ئەو دەمادە لە گیرفانی ماوسە شێعزەدینە کەس کاک سارم خۆی باسیە کرد کاک سارم پیاوێکی حقوقدان بوو زانا بوو سیاسەتمەدار بوو ئیتر ئەو کە باسیە کرد هەم لە بەهشتی لە هەمویان سەرتر بوو لە هەمویان زاناتر بوو بەڵام لە جوابی ئەو قسە بەهشتی وتی ئێمە لە دەرەوە ئەبینین جەماعەتێژن کاک ئەحمەد جەماعەتێژن عیزەدین ئێوە ڕەهبەری خۆتان دیاری بکەن تا ئێمە حەقەکەتان بدەین ئەمە وەکو توانج لێدان بوو توانجی لێدا ئەیتر منیش دەسم بەرزەوە کرد حەقم نەبوو قسەکەم چون کاک سارم دیاری کرابوو منیش دەسم بەرزەوە کرد وتم مامۆستا شێعزەدین ئیجازە هەیە من جوابی دکتۆر بەهشتی بدەمەوە وتی شما کێ باشی تۆ کێی وتم من و تۆ بە یەکەو کنکوری زانکۆماندا تاقیکاری بۆ دکتۆرا لەبیر نەماوە ئاەتێکم بۆ خوێندەوە وتم ئین الئینسانە لەیەطغا ئەن ڕائە واستەغنا ئینسان سەرکێشیەکە وەختی خۆی بە بێنیازە بینێ ئیسە تۆ دەسەڵاتت هەیە و کەس ناناسی من ناوم حسێنی خەلیقیە لە زانکۆی سنە مامۆستا ئاغا وەختە نەقلی زانکۆی تەورێزە مامۆستا کوتی فەرمە وتم مامۆستا جەناب ئەو حکوومەتەی لە داهاتوودا ئێوە پێکی دێنن چون شکڵەکەی دیار نەبوو سۆسیالیستیە کۆمونیستیە سەرمایەداریە یا ئیسلامیە وتی معلومە ئیسلامیە وتم دەخۆ لە شریعەتی ئیسلامە هاتووە دەڵێ ئەگەر کەسێک سەغیر بوو نەیتوانی تەسەڕف لە ماڵی خۆیاکە قەیمێکی بۆ دانن بۆ ماڵەکەی مەحفوظ بێ حەقەکەی نەفەوتێ وتی دروستە وتم کەسێ شێت بوو نەیزانی تەسەڕفکە شخصێکی بۆ دانن ئاگای لێبێ بۆەوە ماڵەکەی حیف و میل دەکا بە شێتی گەری یعنی حەقەکەی نەفەوتێ کەوابوو ئێمە ئەوانە
خوا لێمان بسێنێ ئێمە هەر حەقمان هەیە یانە تاڵەغانی وتی کوڕەکەم قسەکەی تۆ دروست و ڕاستە لەو وەختا تاڵەغانی وتی یەک مەسەلە هەیە ئەم نەوارە ئەحمەد موفتیزادە دابووی بە تاڵەغانی کە سدیق کەمانگەرێژی سەنگەر بگرن لیان دەر پشتی دیفاع لە شارەکەتان بکەن وتی ئەم نەوارە لە حاڵێکا 6 پەیامی دابوو لە پێشا کە ئێوە سەربازن ئێوە برای ئێمن ئێوە تەقە لە ئێمە مەکەن ئێمە دوژمنایەتیمان لەگەڵ ئێوانی ئێوە کوڕی ئێمەن ئێوە ئەوانەی حەسب کردو فقط ئەو دوو پەیامەی دابوو کە ێژێ سەنگەر بگرن دیفاع بکەن لە خۆتان ئەوەیە خستە سەر تاڵەغانی وتی ئەمە کێ قسەی کردووە هەرکە کردوویەتی ئەی کوژم دەمی داخم سدیق وتی من کردومە و نەبی لە مفتیزادە دەستی کرد بە جنێودان بە مفتیزادە و دکتۆر خسرەوی لەوێ بوو وتی ئەمانە ئەوەیان کرد ئەوە دیار نیا و دوو پەیامەی من لە دوای ئەو 6 پەیام وتی لطفەن ئامیشە بخەسەر دوایەوە گوێ لە پەیامەکانی پێشوودا سدیق هەر ئەیقێڕان وتی کوڕەکەم دەنگ بەرزەوە مەکە من نەخۆشم سەرمێشێ ئەوەی کە ئەیوت ئیعدامتەکەم بوو بە کوڕەکەم لە دوای پەیامەکەم ئێوە بۆچی کاک ئەحمەدی موفتیزادەتان نەکرد بە قسەکەرێک بە شتێک لە کاتێکا ئەو خەڵکی سنە بوو خەڵکی ئەو منتیقەیە بوو ئەم هەستی نەکرد بەوەی کە ئێوە ئیهمالتان کردووە و گوێتان خستووە هەر لە پێشە مخالفمان بوو چون وعدەیان پێدا بوو ئەوان ئەی نەموت هەستەیەکی ڕیشەیەکی مەسهەبیان پیا کردو کە تەکیە لەسەرەوەکەن بە مەسهەب دژی دموکرات و کۆمەڵە بێسن ئەو ڕیشەیچە مفتیزادەیان دۆزیوە و وعدە وعید و بەڵێنێکی زۆریان پێدا بوو لە بنەوە هەر بۆیە مافی کوردیا بۆ شخصی خۆی ئەوە یەک دوو ئەوە مفتیزادە و مەرحوم سارمەتین سادق وەزیری لەباری حقوقیەوە ئاسمان تا زەمین فەرقیان بوو ئەو وتەبێژە ئێمە انتخابمان کردو وتەبێژێکی نێونەتەوەیی بوو حقوقزان بوو زانا بوو قانون ێزانی شتی ێزانی بۆ خۆیشی دانیشتوو ئاعترازێکی نەکرد زۆر باشە دکتۆر لێرە ئێمە کۆتایی بە مەڵقەی بەرنامەکەمانێنین لاڵقەی داهاتووشدا باسی کۆمەڵی بابەتی دیکەی مێژوویەکەین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەتی نەکۆتایی ئەڵقەیەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسپێرم لە بینی شیعیزەدین و کاک ئەحمەدی موفتیزادە ناکۆچی هەبوو ئەو کاتە خەڵکی ئێران بەگشتی 95 دەسەدی مەسهەبی بوو حکمی ئەعدامە بۆ دەرچووە بۆچی نە ئاعترافی کرد نە کەسی دادەسەوە نە تەسلیمیان بوو وتی دکتۆر خەلیقی ئیسلام شناسە بەڵام متعاهد بە ئیسلام نییە کاتێکە شۆڕش سەرکەوت هەر 21 نەفەریان تیکە کرد گۆشتی قەسابی چۆنە تیکەیەکەی بۆ فرۆشتن لە مەهاباد کۆمەڵە بە نیسبەتی حیزبەوە زەعیف بوو لە سنە بە پێچەوانە بوو